سەبارەت بە پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمان و ضرورەتی پەرلەمان لە ئێستا بۆ هەرێمی کوردستان پێم وایە بەڕاستی ضرورەتێکی زۆر گرنگە. ئێمە لە کات و ساتی خۆیدا لە پەرلەمان 6 مانگ پێش ئەوەی کە وادەی هەڵبژاردن بێت پرۆژە یاسای خۆمانە بۆ تایبەت بەوەی کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێ و بۆ تعدیلی پرۆژە یاساکەش سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاراستەمان کرد بەداخەوە لە کات و ساتی خۆیدا نەکرا و دوایی ئەوەش دەرەنجامەکەی بوو کە بە ئیجباری پەرلەمان پەکخرا و سقوتی پێکرا. بۆیە پەرلەمان ضرورەتە و گرنگی زۆر خۆی هەیە و ئەگەر بێت و بە جۆرێک لە جۆرەکان لەمە زیاتر تەخیر ببێ فەراغی یاسایی دروست ئەبێ لەبەر ئەوەی بەڕاستی زۆرێک لە مەشاکیل و کێشە و گرفتەکانی ناو کۆمەلگا ڕاستە و خۆ بە دامەزراوەیەکی وەکو پەرلەمان چارەسەرەکرێ. بنمونە ئێستا کە خوێندن لە زۆنی سەوز پەکی کەوتووە کە بایکۆتی خوێندن کراوە کە قوتابخانەکان هەموو قوفڵیان لێدرا و داخراون. ئەگەر بۆ پەرلەمان وجودی هەبوایە ئەگەر پەرلەمان هەبوایە ئەم کەیسا ئەم حەدەسا ئەم ڕووداوە ئەم داواکاری و ضرورەتە گەیشتە سەرۆکایەتی پەرلەمان یا لە هۆڵەکانی پەرلەمان بە جۆرێک لە جۆرەکان بابەتەکە زەقە کرایەوە گەورە ئەکرا زەجێ لەسەر دروست ئەکرا تاوەکو بۆ نمونە دەرەنجامێکیە بوو. بۆیە ڕووداوی ڕۆژ هەیە حەدەس هەیە گرنگیت خەڵکی هەرێمی کوردستان هەیە. بنمونە ئێستا لە هەموو چاکسازیەکانی هەرێمی کوردستان کە 6 چاکسازیمانەیە سێی گەوران لەگەڵ سێی ژنان و مناڵان جگە لە ئاسایشە گشتیەکانی هەرسێ پارێزگاکە گیرا و سزادراوانێکی زۆر هەن. ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمان 72 واژومان کۆ کردەوە بۆ ئەوەی کەوا لێبوردنی گشتی دەربکرێت کامە مافێکی یاسایی هەموو سزادراوێکە کە دەبوو لە بەپێی یاسای لێبوردنی ساڵی 2017 ئەبووە ساڵی پار لێبوردنی گشتی دەربکرایە کە ئێمە هەموو ڕێکارە یاسایەکانمان گرتە بەر بۆ ئەوەی کاوا لێبوردن دەربکرێت کە ئێستا زەجەیەکی زۆر قەرەباڵێکی زۆر لە چاکسازیەکانە هەیە ڕۆژانە بەردەوام سزادرا و زیادەکە کەمە مافێکی یاسایی ئەمانە هەمووی بە پەرلەمان و بە دەرەنجامی هەڵبژاردن چارەسەرەکرێ. بۆیە من لە ئێستادا دەڵێم پەرلەمان ضرورەتێکی گرنگە دامەزراوەیەکی گرنگە لە هەرێمی کوردستان و دەستکەوتێکە بۆ هەموو ئەحزابە سیاسیەکان کە بەڕاستی ئەتوانن ئەدای کاری خۆیان لەوێدا بکەن. بێگومان ئێمە کە خاوەنی سربەخۆیەکی لە هەرێمی کوردستان دامەزراوەیەکیشمان هەیە ئەمە دەرەنجامی ڕەنج و ماندووبوون و خوێنڕشتێکی زۆر و لە خەباتی شاخەوە تا ئێستا هێنامانە بۆ ئەوەی کە خاوەنی بۆ نەدامەزراوەیەکی خۆمان بین. بێگومان ئەمە کە ئەڵێم کە لە پێشیدا ئیشارەمەوەدا ضرورەتێکی گرنگ بوو کە مەفروض بوو کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێ کە ناکرێت دەرەنجامی زۆری لێکەوێتەوە و وتمان حەدەسەکان ڕووداوەکان داواکاریەکانی خەڵک هەر ڕووداوێکی ڕۆژ کە ڕوو ئەدا مەسیری خەڵک هەلی کار گرفتی موچە گرفتی بۆ نمونە نەبوونی کار نەڕەخساندنی هەلی کار بە نمونە ئەو کێشە و گرفتانی کێستا بە بەردەوام لەسەر هەڵدانان بۆ نمونە سقوط بابەتی دامەزراندن و ئەوە کراوە و پلەبەرزکردن هەموو ئەمانە گرفتی سەرەکی خەڵکن. ئەگەر بۆ نمونە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرایە پەرلەمان تەشکیل ببووە ئەو دامەزراوەیە ڕۆڵی خۆی دەبینی. بەڵام ئەگەر ئەوە جەخت لەوە دەکەمەوە سەرۆکایەتی ئەجێندای حیزبایەتی جێبەجێ نەکا بە ڕۆڵی خۆی هەستێ و هەموو فراکسیۆنەکانیش بە ئەرکی چۆنەڵێ ئینسانی و پەرلەمانی خۆیان هەڵسن نەک ئەجێندای حیزبی لەو دامەزراوەیە کە نوێنەری گەلە جێبەجێ بکات. لەبوونی پەرلەمان لەبوونی دامەزراوەیەکی وەکو پەرلەمان ضرورەتەکان ئەخرێنە ڕوو. بنمونە کاتێک کە ئێمە ویستمان تعدیلی پرۆژە یاسای خێزان بکەین یا کۆمەڵێک پرۆژە یاسامان ئاراستە کرد بوو تایبەت بە دۆزی ژن بە بارودۆخی ژن و لێرەش داتوانم ئەوە بڵم دیسانەوە قوربانیەکە ڕوو لە ئافرەتانە کاتەوە کە بەداخەوە لە خولی پێنجەمی شاپێ دەچێ ئەو ڕۆڵە گرنگەی پێنەدرابێ هەرچەنە ئەوەندەی کرابێ. ئێمە من خۆم بڕیادەری لیژنەی مافی مرۆڤ بووم و ئەندام بووم لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان تێبینی زۆرمان هەبوو لە سستی کارەکان لە بەدەمەوە نەهاتنی سەرۆکایەتی پەرلەمان و لە ئەوەی کە
بۆ نمونە ئەو دام و دەستگایانەی کە معنی بوون بەکاری تایبەت بەژن بە جۆرێک لە جۆرەکان بەدەستەوە ناهاتن تێبینیمان هەبوو بەڵێ تەسیرەکات ئۆتۆماتیکی لە کاری ئافرەتان ئەگەر دامەزراوەکە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێ و پەرلەمان تشکیل ببێ ئافرەت دەتوانێت لەبێ ڕۆڵی خۆی ببینێ ئەتوانم ئەوە بڵێم کاراترین و ئەکتیفترین ڕۆڵ کە بە چاو بیندرابێ ئافرەتان بوون لە پەرلەمان کە بەڕاستی مێژوو شاهیدە کە ئەسپی خۆیان تاودا و زۆر جەریئانە کاری خۆیان کردووە خۆی گرفتە گەورەکە ئەوە بوو کە بیدایەت ئێمە جەختمان کردەوە و پرۆژه یاسامان لەسەر تشکیلی تعدیلی پرۆژه یاسای هەڵبژاردن کرد بەداخەوە ئەوە بە هیچ جۆرێک قبول نەکرا لەبەرەوەی لایەنەکان لە ناو یەکتریا کۆک نەبوون ڕێنەکەوتن نەیاریەک هەبوو لەلایەن فراکسیۆنەکانی ترەوە کە حەزیان ناکرد هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێەوە دژ بە هەمواری پرۆژه یاسای هەڵبژاردن بوون بۆیە ئەمە خۆی لە خۆیدا ئەو نەیاریە ئەو گرفتە ئەو لەمپەرە لەوێ وەسەری هەڵدا لە زال ئێستاش پێدەچێت زەمینەی زۆرێک لەلایەنە سیاسیەکان لەبار نەبێ ئەوان دەبنە لەمبەر دەبنە کۆسە بەڵام واقعی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانی ژوا دەخوازێ زەختێکی دەرەوەش چۆنەڵی بە ئیجابی هاتوۆتە ناو کایەکەوە کە ئیجبارن ئەبێ پرۆسەکان جان بدرێ و هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێ گەر نەکرێ ئەبێ هاوڵاتی بەژمەینەت باجەکەی بدات خۆی لە خۆیدا بە چۆنەڵی دقیقی کاتێکی زۆر ئەوە دیاری نەکراوە بەڵام هەموو تەحلیلەکە سیاسیەکانەوەی کە مانگی 2024 ئەنجام بدرێ ئەدرێ بەڵام ئەگەر گۆڕانکاری بەسەر کات و سادەکەی دانەیە خولی پێنجەم بە جۆرێک لە جۆرەکان بە پێی بڕیاری دادگای فیدراڵ هەڵوەشایەوە مافی ئەوەی نییە درێژە بە کاری پەرلەمانی بدات ئەوە هیچ مافێکی نە لەبەرەوەی بە بڕیارێکی دادگای فیدراڵی عێراق هەڵوەشاوەتەوە ئیلا ئەبێ جەخت لەسەر ئەوە بکرێ کە هەڵبژاردن لەو کاتە دیاریکراوەی خۆیدا بکرێت کە ئێستا فەراغی یاسایی لە هەرێمی کوردستانە دروست بووە خۆی ئەوە گرفتە گەورەکەیە ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان و یەکلانەبوونەوەی لایەنە سیاسیەکان و شکانەوە بۆ بەرژەوەندی خۆیان لایەنە سیاسیەکان کە هەر یەکە بۆ نمونە بەداخەوە زۆرێکیان جاری وا بکرێ گیراوی وڵاتانی دراوسێ و ئیقلیمن پێدەچێت ئەوان ڕۆڵ ببینن بۆ هەندێک بۆ ئەوەی کە بۆ نمونە پرۆسەکە لە کات و ساتی خۆیدا ئەنجام نەدرێت لەبەر بەرژەوەندی خۆیان وەزایدن لایەنە سیاسیەکانیش بەداخەوە کە ئێمە کە بووینەتە خاوەنی دامەزراوێکی خۆمان مەفروزە خۆمان خاوەنی قەرار بین دەستی دەرەکی داخڵی ئەو چۆنەڵی زەڕوریەتەی هەرێمی کوردستانە بێت کە دامەزراوەیەکی گرنگە پەرلەمانی کوردستان